ئێستا خەرک زیاتر ڕووی لە شتی خۆمانە کردیا ئاردی خۆمانە و گەنمی خۆمانە چکە بەڕاستی تام و لە زۆت و بۆ نەکەی ئێستا فەرقیە لەگە ئیجاران و لەگەی ئاردی بەعش. لە دوای وەرزی دوروێنە و دوورینەوەی گەنمەکە ئیدی قۆناغی چتر دەست پێ دەکات ئەوش قۆناغی لێکردنی ساوار و بڕوشە. من لە بەردەمە ئاشێکم کە ئاشەکە تەمەنی زیاترن لە 30 ساڵ و ئەو خاوەنانەی کە لێرە سەرپەرشتی دەکەن یعنی ئەزمموی 40 ساڵ کارکردنی ئاشەوانیان هەیە. لێرە ئەو کەسانەی عەز بە ساوار و بڕوشی کوردی و بەتام دەکەن دێن گەنمەکە لە ماڵەوە دەکرێن و دوای دێنن لێرە دەیکەنە ساوار و دەیکەنە بڕوش. دەمەوێت بچمە ژوورەوە بۆ لای خاوەنی ئەلێرە بە هەمان شێوە ئەمە گەنمەدانراوە ینی سەوتەکەی زۆر زۆرە. کاکە جا ماندوو نەبی؟ سەلامەت یا رەبی بەخێر بێت خورچاو. ئێستا وەرزی دروێنە تەواو بۆ دەست پێ دەکا ینی با بڵێن ئەندە گەنم و شت هاتووە چۆنە کارەکە؟ سەرەتا بە خراتی کەڵاڵەکەتان دەکەم گەنمی ئەو سار لە خۆی بەزیادە ئەمدرولا گەنمەکە زۆرە نرخی گەنمیش بەڕاستی زۆر دابەزیە ئەلحەمدولیلا لە خۆی بەزیاد بی باشە ئەم ساڵ وەرزەکە زۆر باش دەبی لە بۆ دانوێڵە و ساوار و بروش و گەنمەکە ئەوشتانە. ئێستا تۆ چ دەکەیەوە دەکەی ئارد؟ ئێستا ئەوە گەنمی خۆمانەیە دەیکەمە ئارد. تەڵەب زۆر لەسەرن خواز زۆر لەسەر وێ گەنمی خۆمانە بکەنە ئارد؟ بەڵێ زیاتر ئێستا خەرک زیاتر ڕووی لە شتی خۆمانە کردیا ئاردی خۆمانە و گەنمی خۆمانە چکە بەڕاستی تام و لە زۆت و بۆ نەکەی ئێستا فەرقیە لەگە ئیجاران و لەگەی ئاردی بەعش. ئەی گەنم و ساوار و بڕوش خەڵک دێ بۆ ئەوەش؟ بەڵێ ئێستا سەرەتای وەرزی ساواریە لەو مانگەی ڕابڕوە مانجی هەفت و هەشت و نۆ ئەو جە وەرزی ساواری دەست پێ دەکاتن ئەجە خەرک ڕوو لە کوراندن و لێکردنی ساواری دەکات. هەبووە نزیکەی 10 ساڵ 15 ساڵ ببێت ئێرە برێ ساوار خۆمانە نەبی ناخۆم؟ ئەرێ وەڵا نەفەر زۆر هەیە ئێستاش ئەگە پێشی نەکرێتن بینیتن نەفەر هەبووە پیر بووە یعنی ئەوەی جارانی نمایە قۆتەکەی جارانی نمایە دێتن لە کنەما دەینی دەرێ لۆم حازر کە لۆم لێکەن دەبەمەوە. ئەوانە ئارد دەدەن زیاتر کەسانی گەنجن یان بەتەمەن زیاترەکان؟ زیاتر بەتەمەنن گەنجی شەیە بە زیاتر ئەوانەی بەتەمەنن گەنجەکانیش کوبرێ ئێستا عەزیان چوویتە شتی کوردەواری و شتی خۆمانە سەعیدتر و باشتریشە ئەوانیش ئێستا ڕوویان لە شتانە کردووە. چەند ساڵن لێرە کاری ئاشەوانی دەکەن؟ ئەمن وەکو خۆم لە 2004 لێرانەما لەگە مام و بابم ئەوانە بەس ئەوان لە ساری شێستەکان ئەفتەیەکان هەر لێرەنەوە و شێشا کردووە. ئەزمونێک تەواویان هەیە لە کاری ئاشەوانی؟ ئەرێ وەڵا ئەزمونێکی باشە و کوبرەی خوما پێوە گرتیە و ئەلحەمدولیلا خەرکەکە زۆر لێمان ڕازیە و زۆر سەردانمان دەکاتن لێ ئەمەشە سەبەردەوامی. کەم نەبوو تۆ کارەکە؟ 2-3 سار کەمی کرد بەس لە ڕووی ینی دانەوێڵە و شتیش ئەو 2-3 سارەی زۆر باش بووە ئەلحەمدولیلا خەرک بەڕاستی گەڕایتەوە سەر شتی خۆمانە و شتی کوردەواری. ئەوم ئاردەکە تەواو بوو دێکەوە بچین سەیر بکەین ئەمە دیارە گەنمەکە لەسەرەوە کردەوە ئەوە گەنمەکەیە ئەو گەنمە ئاردەچی جوان و ڕێکی لێ ئەوەش ئاردەکە یعنی تەنها ئەم جیازە فەرقەکەیە ئەوە بۆ ئاوای لێ هاتووە. جوانی گەنمەکە دەور دەبینیتن؟ حتمما جوانی گەنمەکە و قەرەوی باشی گەنمەکەی زۆر دەور دەبین. گەنم هەیە خۆی ڕەنجی سپی بە دیاردێخی بەس حتمما نانی بۆر دەردەچیت بە زۆر جوانتر و خۆشترە لە نانی بەیە.